ئەمڕۆ 46 ساڵ بەسەر تاوانی بۆمبارانی شاری قەڵاتزێدا تێدەپەڕێکە لە ساڵی 1970 لەلایەن ڕژێمی فاشستی بەعسەوە بە شێوەیەکی ڕندانە ینی چۆن دەڵێ بە شێوەیەک با چەکی قەدەغەکراوی ینی نێودوڵەتی ئەو شارە ینی خەڵتانی خوێن کرا. دیارە دەتوانین بڵێن ینی سەرەتای جینۆسایدی گەلی کوردە لە باشووری کوردستان کە ئەو کاتەی بە چەپکی ناپاڵم کە ئەو سنوورە کە زیاتر لە 1963 هاوڵاتی سڤیل و خوێندکار و مامۆستا و ئەوانە لێرەدا شەهید بوون و 350 هاوڵاتیش بریندار بوو و لەو کاتە دەتوانین بڵێن ئەو کاتێک کە ڕژێمی بەعس ینی هەمیشە چۆن دەڵێ هەر لە سەرەتای دروستبوونی ئامانج و سیاسەتی دژی گەلی کورد بووە. کە بۆ ئەوەش لە کاتی پاشگەزبوونەوەی لە ڕێکەوتنامەی ئازا لە ساڵی 1970 وردە وردە پاشگەز بووە بۆ چاوترسانی خەڵکی کوردستان ئەوە بوو کە بە شێوەیەکی زۆر دڕندانە کەوتە گیانی خەڵکی ئەو سنوورە هەم بۆ کوشتنی چاوترساندن و دیسان داگیرکاری لە سنوورەکەدا. ئەوە بوو بەداخەوە بڵین کۆمەکوژێکی زۆری کەوتەوە لە ناوچەکەدا هاوڵاتێکی زۆر تێدا شێت بوو زانکۆ لێردا چاوێکی زانستی و معریفی ئەو کاتەی کە چۆن دەڵێ جگە لە تیرۆری جەستی و معنەوی تیرۆری مەسایلی زانستی ینی عقلی ئەو کاتێک کە مەسلەی زانکۆش بوو شێت کرا لێ کە تاکە زانکۆیەک بوو کە ئەو سنوورەش کە بە حکومیەوەی کە وەکو باسی دەکەن و کە جەنابتان پرسیارەوە دەکەن بۆچی هەر ئەو سنوورە دەکەوێتە بەر شاڵاوی ئەوە هەمیشە کە سنوورێک بووە و منتیقا چۆن دەڵێ شوێنێکی عاچێ بووە شوێنێک بۆ خەڵکێکی شۆڕژێر و تێکۆشەر بووە باوەشی کردوێتەوە هەمیشە بۆ خەڵکی کوردستان ئەوانەی کە شۆڕژێر بوون دژی ئەو زڵمانەی کە ئەو ڕژێمە یەک لە دوایەکانەی هاتوون سەر حکم ئەوانە ئێرە بە هەدەف گیراوە. ڕژێم جگە لەوەش کە بۆ نمونە لە 1970 ئێرە تاوان کرد لە دوا ئەوە دیسان بە مەبەستی بڵێن پاراستنی سنوورەکان لە 1970 بناری قەندیل و گوندەکانی ئەو سنووری هەموو ڕاگواسەوە بە چەند قۆناغێک تا ساڵی 1970 دگەشی ئەوە لە ڕاستی جاوەشمان بیر نەچێ بڵێن دوای 8 ساڵ لە تاوانەکە کە بگەڕێنەوە ڕاپەڕینێکی جەماوەری خەڵکی تێکۆشەری ئێرە بۆ ڕێزگرتن لە ئەو قوربانیانی 24 کە هەم ڕخسنەکانی ئەو کاتەی لە ڕاستیدا هەمیشەتی نیشتمانی کوردستان کە کاریگەریی و حیزبەکانی تریش لێرە بوون لەگەڵ جەماوەری ئێرە توانن لەو گۆڕستانی ئێرەوە بەڕێپێوان بە دروشم بە وتاف دژی ڕژێم بێنەوە ناو شاری قەڵازەکەەوە بوو لە ساڵی 1970 ڕژێم بە چەچێکی قوس و لەو قەڵاتەوە لە چەندین شوێنەوە باگولە ینی وەڵامی خوبشەندەرانیداوە کە لەو کاتەش دایکە ئامینە و شێچنەوە بە شێد بوون و چەندین هاوڵاتی ترجیە دەتوانین بڵێن ئەو خوبشاندانە ئامانجێکی خۆی پێکا ئەو کاتێ ینی چۆن دەڵێ لە ڕاستیدا دەتوانین بڵێن سەرەتای گرێدانەوەی خەباتی شاخ و شار بوو کە لا بە شێویی خەباتیشی مەدەنیانە کە ئەو ترسێ ڕژێمی دوورخستەوە لە هاوڵاتیان لە خەڵکی کوردستان کە ئەوە بوو بەڕاستی ینی ڕژێم خەڵکی ناوچەکە چەندین داواکاری هەبوو کە توانرا و داواکاریانە زۆربەی زۆریان جێبەجێ بکرێشێک لەوانە کە بۆ نمونە خوێندنی کوردی بە زمانی کوردی گەڕانەوەی گوندەکان بۆ شوێنی زێدی خۆیان ناشتنی ئەو جەنازەی شەیدەکان کاتڕەپیوانەکان وە شێوەیەشی سەربەرزانە و گوردستانی قەڵازێ ئەوانە ئەمە تەنها زۆربەی زۆری خاڵەکانی جێبەجێکە لەو کاتەدا ڕژێم هەمیشە ینی لە 1970ەوە گوندانی هەموو چۆڵ کرد بە چەند قۆناغێک هەتا 26 شاری قەڵازێشی بە هەم بە عام ینی کە ئەوە هەر هەمووی ڕاگواس و ئەوانە داخوازی ڕاستەکەی ئەو کەیسی بۆمبارانی قەڵازە کاتکوی لە دەدگای باڵای تاوانەکان ئیشی لەسەر کرا لێرەوە تەحویل کرا وتەی شاید و سکاڵاکار ئەوانە لەلایەن محامیەکانی هەمی خۆمان وەزارەتی شەیدان و ئیدارەی ناوچەکە ئەو کاتێ بەرزکرایەوە بەڵام دۆسیەکە ڕاستەکەی تا ئێستا دۆستەکە ماوەتۆ هیچ ئەوەیشی لەگەڵ نەکراوە و خەڵکی ئەو منتیقەش تا ئێستا قەرەبوو نەکراوەتەوە نۆکەرە ئەو منتیقە یعنی هات هیچ کەیسێک لەو کەیسانەی کوردستان لە 2023 کە بە جینۆسایدیش ناسێنراوە
تاکو ئێستا کەێنێ هیچ قەرەبێک نەکراونە لەلایەن ڕژەمی پێشووی عراقەوە و لەلاەن ئەو ڕژەمێک کە ئێستاش کە بوو نمونە دەسەڵاتی ئێستا حکوومەتی عراقی کە میراتگەری ڕژەمی پێشوویە دەبووە قەربوو ناوچانە بکات بەڵام تا ئێستا سرورمەندەبوو و ئەو سنوورە ئێستا ئێمە خەڵکی ئەو سنوورە داواکاریش یەکجار جۆری لە حکوومەتی هێرێمەیە کە بۆ نمونە لێرەکانە ئێستا چەندین پرۆژێ خزمەت گوزاری هەیە وەستاوە مەسەلەی کردنەوەی مەرجی چێلێ ئەوەی شەکە لە خاڵە گرنگەکان دوو سایدی نێوان قەڵاتجێ و دەربەند و ئەو شوێنانە مەسەلەی مونمنتی شەیدان کە تا ئێستا تەواو نکراوە کۆمەڵێک پرۆژەی تر هەیە ینی مەسەلەی هاوکاری کەسوکاری شەیدان یان قەرەبووکردنەوەی مادی و معنەوی خەڵکی هێرە کە جینۆساید کراوە یان لە سەدەسی ڕژەمەوانە هیچیان جێبەجێ نەکراون بەداخەوە حەق خۆیەتی ینی ئیشی بکرێ و هاوکاری زیاتی ومەتیقە بکە ئێمە لە ڕاستیدا هەموو کەسوکاری شەیدان هەم وەکو خەڵکی سنوورەکە و خەڵکی کوردستانیش پێم وایە بەگشتی هیچ کاتێک لەگەڵ شەڕ و ئاژاوەدا نەبووە هەمیشە گەلی کورد ینی ڕاستی ئاشتی و تەبایی برایەتی هەڵبژارتەوە ئێمەش پەیامی ئێمە ئەوەیە ئەمە پێمان وایە کە هیچ کاتێک گەلی کورد نە بە کوشتن نە بە بڕین ئەو کێشە چارەسەر ناوی ئەمە دیتمان قەزێ مەسەلی ئەنفال جینۆساید کە بەرامبەر گەلی کوردکە بەڵام ئیرادەی میلەتەکەمان زۆر لەوە بەهێزترا ئەو پەیامانەش بەڕاستی ینی هێرشکردنە سەر سنوورەکان و ناو گوندەکانی هەرێمی کوردستان ئەوە پێشێلکردنێکی ڕەوای نێودەوڵەتیە کە سنوور بەزان و کوشتنی خەڵکی بێتەوە لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە ئێمە ئەوانە بەڕاستی بەکارێکی ناڕەوا دەزانین داوا لە حکوومەتی ناوەند حکوومەتی هەرێمی خۆمان کۆمەلگەی نێودەوڵەتی دەکەن ئەو هێرشانە ڕابگرێ بەڕاستی کە سنوور بەزان نەبوو سەرخاشی کوردستان ڕاستی وەکو باسمان کردانی ینی هەر هێرشێکانی مەترسی بۆ سەرگەلی کوردە بێ بە تایبەتی بۆ گونوشینان ینی خۆ ئەوە کە ئەو خەڵکە لەوێ دانیشتووێ یان ئەوەی مڵکی با و باپیرانێتی خاچ کوردستانە ینی بە تاچید ئەو مەترسێکی گەورەیە بۆ سەرژیانی هاوڵاتیان بۆ سەر حکوومەتی هەرێم بۆ سەر هەموو لایەک ینی ئەمە بەڕاستی ئەمە بە ئیدانە دەزانین و ئەمە پێمان وایە کارێکی ناڕەوایە کە ئەو هێرشانە دەکرێتە سەرخاچی کوردستان و سنوورەکانی ئێمە سەرەتا بەخێرەتنی کەناڵەکەتان دەکەم بۆ ساڵ یادی 24 ساڵ 1970 بەخێر بن سەرچاو بەڵێ لە ساڵ 1924 ساڵ 1970 ڕژێمی بەحث هێرشی کردە سەر قەڵاتزێ و بە تارەیدا و چەندین کەس شەهید بوو 153 کەس شەهید بوو نزیک 300 کەس بریندار بوو دواتر لە ساڵ 1982 هەمان ساڵیادی ئەو ساڵە یادی کرایەوە خەڵکانێک هاتنە سەر قەبران واتە خوێندکار و مامەسەڵ ئەوانە یەکێک لەوانەیە کە ژن بەشداریکی یەکێک لەوانە کاریگەرترین شت ئەوە بوو کە ژن بەشدار بوو یەکێک لەوانە دایکامینە بوو مامەسە سنەوبەر بوو کە هەر لەو زەی بچووکێرە شەهید بوون بەڵێ ئەوان بەشداری تەلاکێکیان کرد ئەوان ڕێنیشاندەری دووبارە ئەو یادەبوون واتە ئەوان پێشەنگ بوون کەواتە ژن هەمیشە پێشەنگ بووە لە هەموو بارێکدا واتە لە سیاسی ئابووری هەموو ژنان یەک ڕێز بن بۆ ئەوەی دوژمنان نەتوانن زەفەرمان پێبەرن چونکە کاتێک یەک ڕێزی لەناو گەلان بەتایبەت لەناو گەلدا هەبوو دواتر لەناو ژناندا هەبوو واتر دوژمن ناتوانێت زەفەرت بێت پێبەرێ کاریگەری لەسرت نابێ واتە ژن کاریگەری خۆی هەیە ئێستا وەک ناتوانێت خەباتی چەکداری بکەیت لە زۆر بەتایبەت لە باشوور کوردستان خەباتی چەکداری نییە بۆ ئافرەت بەڵام خەباتی قەڵەم هەیە ئێمە دەتوانین بە قەڵەم دیفاع بکەین بە قەڵەم دیفاع لەگەلەکەمان بکەین واتە نێڵین نارانمان زەفەرمان پێبەرن هێرشمان بکەنە سەرێ ینی بۆ ئێمە هیچ جیاوازێکی نییە کورد لە هەر پارتیەکی کوردستان بێ لە هەر چوار پارتی کوردستان کورد هەر کووردە